سەردانەکەی ڕەجەب تەیب ئۆردوگان سەرۆکۆماری تورکیا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان لە میدیادا کاردانەوەی زۆری لێکەوتۆ نەکرد لە تورکیا و عێراق بەڵکو لە ناوچەکە و لە جیهانیش. ئەمە پیشانمان دەکا هەرێمی کوردستان پێگەیەکی ژیۆپۆلیتیک هەروەها پێگەیەکی ئابووری زۆر گرنگی هەیە. لەسەر تەواوی ئەو بابەتانە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز پێشەوە هەورامانی و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ لا ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە پێشەوە زۆر بەخێر بن سوپاسانەکەین کە جارێکی دیکەش لە ژووری هەواڵ لە لامان بەشدارن. باشە با من بێمە سەر بەڕاستی لێرە بە پرسیارێکی گشتی دەست بێکم گرنگی سەردانەکەی ئۆردوگان بۆ هەولێر لە ڕووی دیپلۆماسیەوە لە چیدایە لە کاتێکدا پێشتر هیچ سەرۆک کۆمارێکی تری تورکیا سەردانی هەولێری نەکردو. بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت ساڵ لە بینەرانی بەڕێزی کوردستان 24 بەڵێ قسەی جەنابتە یەکەم جارە سەرۆک کۆمارێک لە تورکیاوە بەرەو پایتەختی هەرێمی کوردستان بێت وە کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان ئەنجام بدات. ئەمە سەردانێکی گرنگە بەهۆیەوەی کە تورکیا لەم ناوچەیەدا کاریگەری گەورەی هەیە و کاریگەری هەیە لەسەر هەموو گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیەوە جگە لەوەش سنوورێکی بەرفراوانی لەگەڵ هەرێمی کوردستاندا هەیە، مێژوویەکی دوور و درێژی هەیە لە پەیوەندی ئابووری لەگەڵ هەرێمی کوردستانداوە چەندین پرس هەن کە پێکەوە گرێدراوین ئێمەوە ئەبێت مامەڵە لەگەڵ ئەم پرسانەدا بکەین. وە باشترین شت بۆی کە ئەم پرسانە بە شێوەیەکی باش بەڕێوە بچن پەیوەندێکی باشە لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە لەگەڵ هەرێمی کوردستاندا سنووریان هەیە. بێگومان تورکیاش وەکو دەوڵەتێکی کاریگەر وە ئەو وەکو وتمە و سنوورە بەرفراوانەیەتی بۆ ئێمە پێویست و زەڕورەوە گرنگەکە پەیوەندێکی باشمان لەگەڵ یانە هەبێت. و لەم کاتەدا سەردانی بەڕێز سەرۆک کۆماری تورکیا بۆ هەرێمی کوردستان و بۆ شاری هەولێر ئێوەزان کە پێشتر سەردانی بەغدای کردووە و ئەو گرێبەستانەی کە لە بەغدا واژۆکران کۆمەڵی گرێبەستی گەورن و گرنگە هەرێمی کوردستان بەشێک بێت لەو گرێبەستانی کە واژۆکراون و نەکرێتە دەرەوەی گرێبەستەکان چونکە زۆر باشەکەواتە ببوورەکە کە پێشەوانی دەتوانین بڵێن هەرێمی کوردستان خاڵی بە یەکگەیشتنی بەرژەوەندی ئابوووریەکانی نەکەر عێراق و تورکیا ناوچەکەیە وڵاتەکانی ناوچەکە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە پێگەی هەرێمی کوردستان گرنگە و وەکوتم چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستان ڕۆڵی هەیە و لایەنەکانی ناوچەکە لەسەر ئەساسی وەکو شەریک وەکو هاوپەیمان وەکو ینی بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئاکەن. بۆیە شێوازی مامەڵەکە شێوازێکی تەندروست و گونجاوە چونکە ئەوان ئاماژە بەوەکەن کە مێژویان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و دەیانەوێت لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیکی باشیان هەبێت و ئەم نزیکیە قوڵتر بکەنەوە باشتری بکەن و لە هەمان کاتدا کار بۆەکەن کە کەش و هەوایەکی ڕەخساندنی دیالۆگ لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان بێتە کایەوە چونکە ئەمەش گرنگە بە خۆتەزانی کە کۆماری تورکیاش کاریگەری هەیە لەسەرەوەی کە بتوانێت لە هەندێک بۆ چووندا لەگەڵ حکوومەتی فیدراڵ قسە بکات و ئەوان دووپاتیەکەنەوە کە سەقامگیری ناوچەکەمە بەستیانەوە بۆ ئەوە زۆر هەموو کارێکەکەن. زۆر باشە کاک پێشەوە دوێنێ باسم عوادی گوتەبێژی حکوومەتی عێراق بۆ کوردستان 24 شتێکی ڕاگەیان کە بەڕاستی زۆر گرنگە دەڵێ هەرچی هاتوچۆی ئابووریمان هەیە هەرچیمان هەیە ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە لە ڕێگای کە تورکیاوە دێت لە ڕێگای هەرێمی کوردستانەوەی. ئەمە ئەم قسەیەکی دەگەیەنێت تا چەند پێمان دەڵێ کە پێگەی هەرێمی کوردستان بۆ عێراق گرنگە. مانایەوەیە کە هەرێمی کوردستان پێگەیەکی گەورە و کاریگەری لە ڕووی ئابووریەوە هەیە و وەکو دەواازەی گرنگ و سەرەکیش کە ئیبراهیم خەلیل لە ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان و عێراق لە ڕێگەم دەواازەیەوە ئەکرێت لە زۆربەی ئەو شمەکانەی کە یان ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە لەم دەواازەیە ئاڵوگۆڕیان پێکرێت بەشی زۆرینەی بۆ ناوچەکانی دیکەی عێراق نەک بۆ هەرێمی کوردستان. بۆیە بێگومان قسەکەی وتەبێژی حکوومەتی فیدراڵ ڕاستەکە هەرێمی کوردستان گرنگترین ناوچەی بەیەگەیشتنی تورکیای لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق وەیە حکوومەتی تورکیاش درک بەم ڕاستی ئەکات و ئەزانێت کە پەیوەندێکی باش لەگەڵ هەرێمی کوردستان ئەواتە ئاڵوگۆڕێکی باشیان بەرزکردنەوەی قەبارەی بازرگانی نێوان عێراق و تورکیا. زۆر باشە کاک پێشەوە یەکێک لە ئەجەندا گرنگەکانی
سەردانەکەی ئۆردوگان مەسلەی نەود بووە پێشتری سوودانی لە ئەمریکا بایدن پێداگری لەسەر مەسلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کردوەوە پێت وایە دوای ئەم سەردانەی ئۆردوگان و ئەم پێداگریە هەروەها ئەپیکۆریش کە داوای هەناردەکردنەوە دەکات ئیتر نەوتی هەرێمی کوردستان هەنگاوێک کە چوو بێتە پێشەوە و دەست بکاتەوە بە هەناردەکردنەوە بەخۆی مەسلەی نەوت جالەوەی کە حکوومەتی تورکیا چەند جارێک داوای کردووە و ئامادەی خۆی نیشان داوە کە ئامادەیە بۆی کە یانیکەواتە هەر عێراق کێشەیە ببوورە بەڵێ هەر حکوومەتی فیدراڵ تاوەکو ئێستا هەر جارە و ینی شتێکی هێناوەتە پێشەوە بۆ مەسلەی ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان لە کاتێکە کە ڕێکەوتنێک هەبووە لە نێوان شاندی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ واژۆی بەرپرسانی حکوومەتی فیدراڵی لەسرە و لەسەر مەسلەی نەوت ڕێکەوتنی کۆتایی کرابوو بەڵام ئەم ڕێکەوتنە شتاوەکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ڕێگریەکە چی بووە ئەگەر تۆزە بەڕاشکاوانە قسە بکەین بۆ نایانەوێ عێراق بۆ نێوێ و هیچ مبەڕێکی تەکنیکی نییە لەم پرسەیە ئەمە زۆر وازە حام قسەیە ینی مەسەلە ئەوانە دێبەستنەوە بە کۆمپانیەکانەوە یان نرخی دەرێنانی نەوت یان نا وەکو پێم وتی هیچ بابەتێکی تەکنیکی گرنگی نییە بۆ نابێرەوەی نەوتی هەرێمی کوردستان من دێمە سەر بابەتێکی کە ئەویش مەسلەی ڕێگەی گەشە پێدانە بە خۆدا گەداریانی چوار وڵاتی گەورە ئیمارات قەتەر عێراق تورکیا واژۆیان لەسەر کردووە دەژڵێ ئەم ڕێگایە بە هەرێمی کوردستانیشدا تێدەپەڕێ ئەگەر هاتوو تەواو ببێ ینی ئەمە چیمان پێ دەڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان دیسانەوە من دێمەوە سەر ئەو خاڵە ینی ئەم ڕێگای گەشە پێدانە گرنگە کە لە خەلیجەوە دەست پێ دەکا بە عێراقا بە هەرێمی کوردستانە دەڕوە چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ با زۆر دڵخۆش نەبین لە بابەتەشا چونکە محاولێک هەیە لە حکوومەتی فیدراڵیەوە بۆی کە هەرێمی کوردستان سوودمەند نەبێت لەم پرۆژەیە بۆیە بەڕێز جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە زۆربەی کۆبوونەوەکانی چ لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی فیدراڵ و هەروەها لەگەڵ بەڕێز سەرۆک کۆماری تورکیاشە بابەتەی باس کرد کە نابێ هەرێمی کوردستان بکرێتە دەرەوەی ئەم پرۆسەیە و ئەبێت هەرێمی کوردستانیش بەشێک بێت لەو نەخشەیە کە لەسەر ینی ئەو هێڵی گەشە پێدانی کە کاریگەریەکی گەورەی بێ لەسەر عێراق بە هەرێمی کوردستانیش بەشێک بێ و داوای دڵنیایی کرد کە پێویستە شارەکانی هەرێمی کوردستان نەکرێنە دەرەوەی ئەو نەخشەیە و هەندێک بیان و جۆراجۆرە هێنرێنەوە بۆی کە ئەگەر بەناو هەرێمی کوردستان بێت تێچووی زیاترە یان لە ڕووی خەرجیەوە خەرجێکی زیاتر بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت جەنابی سەرۆکوەزیران چەند جارێک نەخشەشی دەرهێناوە خسوێتێ بەردەم ئەو لایەنانەی کە پێویست بۆ قسەیان لەگەڵ بکات و نیشانی داون کە لەو ڕێگەی کە بە نزیکی هەرێمی کوردستان دێت تێچووی کەمترە بۆیە ئێمە هەموو هەوڵێکەدن کە ئەم بابەتەش وەکو مەسەلەکانی ترێ لێ نەکرێت کەواتیان یعنی شتێکی دڵخۆشکار نییە زۆر بۆ هەرێمی کوردستان ئەگەر بەناو هەرێمی کوردستان لی سوودمەند بێت شتێکی زۆر باشە کاریگەریەکی زۆر ئابووریە بێت بۆ بەیەک بەستنەوەی و ناوچانێکە باست کرد بەڵام بۆ پەراوێزخستنی هەرێمی کوردستانیش لەم پرسەشدا هەوڵێک هەیە بەڵام بەڕێز سەرۆکوەزیران زۆر بەجددی ئەم بابەتەی وەرگرتووە و لەگەڵ هەموو لایەنە پەیوەنددارەکان قسەی کردووە لە سەری زۆر باشە کاک پێشەوە هەر با بێمەوە سەر سەردانەکەی ئۆردوگان بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ گەورە بەرپرسان خۆ دەزانی لا سەرۆک بارزانیەوە دیداری هەبوو لەگەڵ تا ئەمە چ پەیامێکی پێ بووە هەم بۆ عێراق هەم بۆ وڵاتانی ناوچەکە پەیامە بۆی کە بەبێ هەرێمی کوردستان سەقامگیری لەم ناوچەیەدا بەدینایەت و ئەبێ هەرێمی کوردستان وەکو لایەنێک کە هەمیشە سەقامگیری ویستووە نادیدە نەگیرێت و هەتاوەکو ئێستا ئێمە بەهۆی پەیوەندی باشەکانمان لەگەڵ کۆماری تورکیا لەلایەن کۆماری تورکیا و هەرێمی کوردستان هەمیشە بەرچاو گیراوە و بۆ چوونی هەرێمی کوردستان و مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندێکی باشی ئابووری لەگەڵ هەرێمی کوردستان و سیاسی لەلایەن حکوومەتی تورکیاوە ڕەچاو کراوە پرسە بۆیە بێ هەموو ئەوانەی کە لەم ناوچەیەدان بزانین کە مامەڵەکردن و خوێندنەوەی هەرێمی کوردستان لەم ناوچەیەدا کاریگەریە بێت لەسەر سەقامگیری هەموو ناوچەکە بە پێچەوانەوە داننەنان بە هەرێمی کوردستان و هەوڵدان بۆ پشتگوێخستن و بچووکردنەوەی هەرێمی کوردستان
کاریگەریە بێت لەسەرەوەی کە هیچ ناوچەیەک سەقامگیر نەبێت. زۆر باشە کاک پێشەوە من دێمەوە سەر پرسیارەکانی پێم بەڵام پرسیارێک دێتە پێشە ئێستا ئەویش مەسلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. هیچ کێشەیەک هەیە یا بە چۆ گەیشتەوە بەردەوام دەبێت ڕێکەوتنی تەواو کراوە کە کێشەی بۆ دروست نەکرێت؟ ئێوە زانن کە بەرپرسانی باڵای حکوومەتی فیدراڵ ڕایانگەیاندووە کە جارێکی دیکە کێشە بۆ موچە دروست نابێتەوە و ئەوان ئیلتیزامەکەن بۆ ڕێکەوتانی لەگەڵ هەرێمی کوردستان هەیان بووە هەرچەندە پێویست بوو لە 20 مانگدا بەشە موچەی هەرێمی کوردستان کەواتە لیستەکە نێردراوە بوو بوورەکە بەڵێ ئەوەی کە چاوەڕوانی حکوومەتی داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان نردوێتی ئەوەی ئەمێنێتەوە پێویستە حکوومەتی فیدراڵ پێویست نەک پێویستە پێویست بوو لە 20 مانگەوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت بەڵام ینی ئێمە یەکشت دوو پاتەکەینەوە لەم بابەتە ینی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرسی موچەیە قسەیەکی زۆر زۆر وازەحی هەیە هەر شتێک دەستوری عراقی یاساکانی عراق و قوانینی عراق وەکو واجب لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان فەرزی کرد بێت حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکات و ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ نەکات بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەم پرسەدا هیچ ئیجتیهادێکی شخصی وەرناگرێت و بۆچوونی شخص ئارەزووی شخص وەکو بابەتێکی فەرمی و یاسایی مامەڵەی لەگەڵا ناکات بەڵام ئەوەی کە لە ڕووی یاساوە واجبە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێیەکات. زۆر باشە کاک پێشەوە دو پرسیار دوای سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا هەروەها سەردانی ئۆردوگان بۆ بەغدا و بۆ هەولێر چاوەڕوانی چه جۆرە گۆڕانکاریەکەکەن لە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا بەرەو باشتر بوون چارەسەری کێشەکان؟ بەلای حکوومەتی تورکیاوە گرنگ بوو کە پەیوەندێکی باش لە نێوان حکوومەتی فیدراڵ و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت ئەوانیش لەسەرم بابەتە قسەیان لەگەڵ حکوومەتی فیدراڵ کردووە و ئێمەش ئەو لایەنین کە هەمیشە ئامادەین بۆی کە پەیوەندێکی باشمان لەگەڵ هەموو لایەک هەبێت و حکوومەتی فیدراڵیش کە لایەنی یەکەمە کە ئێمە پێویستە پەیوەندێکی باشمان هەبێت لەگەڵی هیچ کات ئێمە نەکشاوینەتەوە و ئێمە دەست پێشخەر نەبووین لە تێکدانی پەیوەندیەکانی نێوانمان شتێکی زۆر سادەمان داوا کردو کە مافی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەمە بەسیترین و سادەترین ماف و حەقی خەڵکی هەرێمی کوردستان بووە و لەسەر کێشەکانی دیکەش ئێمە بۆ هەموو گفتوگۆیەک ئامادەین و شاندەکانی هەرێمی کوردستان لە هەموو کاتێک ئامادە بوون بۆی کە بچن بە گفتوگۆ و بە دیالۆگ کێشەکانی نێوانمان چارەسەر بکەین چونکە جگە دیالۆگ هیچ ڕێگەیەکی دیکە باش نییە. تەواو دەستخۆش زۆر بەڕێز پێشەوە هەوراوانی گوتەبێژە حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەو